دوو پێشمەرگەی شارەزای جوگرافیای ناوچەکە ڕێنماییمان دەکەن بۆ نێو قوڵایی ناوچەی غەڕە و پەڵکانەی نزیک قەزای خورماتوو. ئەو ناوچەی 5 ساڵە پێگەی سەرەکی داعشە و ژمارەیەکی زۆر حەشارگەی چەکدارانی و ڕێکخراوەی تێدایە. لای ئاگرەکە بەرەو خوار ئەوە هەموو منتیقەی ئەوان سەرەکیەکەیان ئەوێ وەکو سەرکردایەتەکەیان وایە بێنە ڕۆی دەخوارەوە بە هەموو شتەکانیان دیارە چادریان پێ بووە خانیان کردووە شتێکی زۆر بووە. یەکێک لە پێشمەرگەکان شارەزای زۆرێک لە حەشارگەکانی داعشە. داعشەکان لە نێو تونێلەکان یادگاریان نووسیوە. کەرەستە و پێداویستیەکانیان هێشتا لە نێو تونێلەکاندا ماون. ئەمە شایلەی مەغزەن ئەوەی کەپە دۆرە ئەمە سەرنیایە ئەوە پێڵاوەکانیانە بۆی نەتەقەتە قۆمانەکانە خواردنیان کردن خواردنەکانیانە لێرەوە مپەسەکە ئەمە جگنی ناوەکانیانە ئەو پێڵاوەکانیانەش کوفەی ئاو شوێن ئاگری کۆنی ئەوە شوێن تونێل و مۆڵگەکانی داعش لە نزیک چەم و بەرزین و شوێنی پاسەوانێتیشان دروست کردووە. منتیقە هەرەمی بارگای ڕئیسیان بووە ئەمە تیارە لێداون و هینی لاشەی ماتۆڕەکانیان هەمووی کەوتە و خانوەکانیان ئەوەتە هەمی لۆیان ماوەتەوە ماتۆڕەکانیان هەمووی ئاینشتێکی زۆر زۆریان ئەوە هینی لەوحی سەر خانوشتەکانیان هەمووی تیارە لێدا هەمی کوتە کوتە کردووە. ئەم سیلسیلە هەرەمی تا خوارەمە شوێنی هەمووی شوێن مۆڵگەی ئەوان بەخاس ئەمبەر و ئۆبەر ئەوان زۆربەی شوێنەکانیان لەسەر قەراقی ئەچەمەکە بووە ئیسا ئەمانە بگەڕێ ئەم ناوبەردانە هەرەمیە لە ژێرۆ و کاتانە هەمویان شوێن مۆڵگەی ئەوان. ناوچەی غەڕە و پەڵکانەی پێگەی سەرەکی داعش ناوچەیەکی سەخت و پڕ لە دۆڵ و شیوە. پێشمەرگە و سوپان ناوبەناو مۆڵگەکانی داعش خاپوور دەکەن. بەڵام داعش دەستبەرداری ئەو ناوچە نابێت و بۆی دەگەڕێتەوە چونکە ناوچەیەکی استراتیژیە و پارێزگاکانی دیالە و کەرکووک و سەلاحەدین و ناوچەی گەرمیان پێکەوە گرێ دەدات. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک.